گۆڕانکاری دەیکا ئەگەر ئەو حکوومەتانە لەگەڵ من دەیکات قوربان دەناگەوە چکە بێ هەر زین و سندوق گۆڕینەوە بێ ئەو بە کەڵک هیچ نییە تێگەشتی بەڵام لەو قەناعەتەشدا لە 90 دەنگ نادا ئەو جارێک کەس چونکە خەڵکیان نێش خەڵکیان خوار خەڵکیان فەوتان بەس بۆ خوان و بۆ دزی و بۆم لەولایەن کوردەکان بزانین چۆنە ساران تۆ بڵێ نوڵی یەک حیزبە بوو ئێستا چەند حیزبە کەسی لەگەڵ کەس نییە هەتا ئەوارە دوو حیزبەکان سەرچین ئەویش خەڵکیان هەموو خواردووە تۆ ناوەڵە ناوەڵڵی ئەگە من ئەوە لەسەر ئەو ئاوە دیوە خۆ ئەمە لەسەر نەوتین چۆڕنەوتێکن نداتێ بنزینی هەولێرە وەرەوە دەفرۆشێ لە مووسڵی دەفرۆشێ بە چەی دەفرۆشێ لەوێ هەولێر باگەکە بە 450 بۆ لێرە دێ بە 900 بیریا بەمە نا هیچ هیوان بە دەنگدان نەماوە هیوان بە کەس نەماوە بەخوای وەحیان لۆ بێتە خوارێ کەس دەنجیان ناداتێ ئللا بە خۆیان دەنگ دەنە خۆیان ئەوانی مەسلحەتیان لەگەریان بیاوان دەنگ دەدەن کەس دەنگ نادا ئەمیش مەسلحەتم لەگە کەس نییە دەنجش نادەمە کەس بەخوا هەولێرم دەنێ دەنگ نادەم هەموو هەولێرم دەنێ بە خۆم یەک بە خۆم ئەمە تەقریبەن دە کەسی ناچینە دەنگدان هەمومان قەرارماندایە لە ماڵێ ها ڕاتم واتمیشم نییە برێم ڕات بم دەبڕن ئاردم نییە خانیم نییە هیچم نییە منەتم هیچ پێیان نییە هیچ گۆڕانکاری ناکرێت بەخوا گۆڕانکاری بەس لۆ خۆیان و شەریکەکانی خۆیانە لۆ خۆیان و کۆمپانیاکانیان قازانجی شەخصی خۆیان ئیمە نییە لۆ ملەتی نییە گۆڕانکاری هیچ لۆ ملەتی نییە هیچ گۆڕانکارێک لۆ ملەتی نەبووە کاکە هەر لە زەدی ملەتیە زەریبە زیاد دەبێ ڕاتب بکەم دەبێ عالم پارەی نییە 50 ڕات بە چەند نەدایتە کەس ئەمە لەو ڕات بیشم نییە بەسەر ناخۆشە هیچ گۆڕانکاریەک ناکرێ و هەڵبژاردن ئەسڵ و ئەساسی نییە بۆ جرفان پڕکردنە لە منت ناوێ قسە ئێمە قسەی ڕاستە دەمەنە هیچ گۆڕانکاریەک ناکرێت هەمووی جرفان پڕکردنەوە کابرا ئیشی نییە شایەدێکی نازانم لەکوێ هێنایە لۆ خۆی دا بەخێر هاتنی کەناڵی ڕۆژەکەین بەنسبەتی ئەم دەنگدانی ئەم جارێکەوە دەست پێ دەکا داوا لە خەڵکاکەن بڕوە بەرەو سنووقانی دەنگدان لەبەر ئەوەی ئەو دەنگێکەوە ئەیدات دەنگەکە بە فیڕۆ نەڕوە کە ئەو دەنگی کە ئەیدەیتە کەسێک کەسەکە شایانی ئەوە هەبێ کە دەنگەکەی تو پارێزێ بتوانێ ئەو دەنگەی تۆ بە فیڕۆ نەڕوە کەسێکی شیاو بێ کەسێکی خەڵکەکە بایەخی پێ بدا بتوانێت ئیش و کار بۆ خەڵک دابین بکە بەڵام نەک هەر بەدەم نەک هەر بە وتن ئامانجەکەی دیار بێ داوا لە هەموو حزابەکانەکەم کە هەمویان یەک بن کە تەفرەقەی نەکەن ئاگان لەو میلەتە ڕەش و ڕوتەبی زۆر فەقیر بووە هەیە فەقیرە یەکرێت چییە پارەی خانەکەی پاری نەبدا یا عالم نەفت زۆرە نەفت حەقوی حکومەت نفتێ تەوزیعەکە لەو ئەو فەقیر و فەقارەی چونکە ئەو کوردستانە خاکەکەی زێڕە بەڕاستی خاچی زێڕە بەس حەقویە حکومەت پیلانەشی زۆر بە قووەتی هەبی یارمەتی هەتیم و هەژار و فەقیرامدا بێک چاو تەماشا میلەتەی بکات